ئەم شەو چەند دەنگێک لە ئاسمانی شاری هەولێر دەهات. سەرەتا نەزانرا بوو کە دەنگەکان چییە. دواتر تەنێک بەر هۆتێلێک کەوت لەسەر شەقامی 100 مەتری کە هۆتێل ئارجۆن ڕۆتانا بوو. بەشی دواوەی گرتبوو. دواتر دژەتیرۆری کوردستان ڕاگەندراوێکی بڵاو کردەوە کە لە ڕاگەندراوەکە باز لەوە دەکاتن ئەم شەو 4 درۆنی بۆم ڕێژکراو لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە تێک شکێنراون و پارچەی یەکێک لە درۆنەکان بەر بەشی دواوەی هۆتێل ئارجۆن ڕۆتانا کەوتووە و ڕووداوەکە بەبێ زیان کۆتایی هاتووە. هەروەکو لە دیمەنەکان دیارە کە لە ئێستادا هیچ هێزێکی ئەمنی نییە و بە تەواوەتی خەڵک هاتوو چۆ دەکات و لێرە ژیان ئاسایی بۆتەوە. پەیوەندیدار بەم بابەتە ئومێدخۆشنا و ڕاگەندراوێکی بڵاو کردوتەوە کە باز لەوە دەکاتن ئەم کارە ینی بە تەواوەتی ئەم کارە تیرۆریستیانە ڕەت دەکەینەوە کە شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتی سیڤیل بە ئامانج بگیرێ و هەمیشە هەولێر لە سەنگەری پێشەوەی ئاشتی و ئارامیە و ئەم بابەتە ینی دووپات دەکەینەوە ئەم بابەتە لە ئەستۆی حکوومەتی عێراقی و پێویستە هەڵوێستی کردارەکی هەبێت سەبارەت بەم بابەتە. هەروەکو دژەتیرۆریش بڵاوی کردەوە کە لەم ڕووداوە ینی هیچ زیانێکی جیانی نەبووە لە ئێستادا بە تەواوەتی ئاسایی بۆ تۆ دۆخەکە و خەڵک هاتوچۆی خۆی دەکات و ئەو پارچە درۆنە بەشی دواوەی هۆتێلەکەی گرتبوو کە هۆتێل ئەرجۆن ڕۆتانا و لەسەر شەقامی 100 مەتری تەنیشت سکای تاوەر.